لەناو ئازارێکی زۆردا بووم. هەموو ڕۆژێک بەردەوام دەگەڕام تا ماڵی مەلاغەریب بدۆزمەوە. شار هەمووی گەڕام تا ڕۆژێک گوتیان ماڵیان لە گوندێکی دەور و پشتی هەولێرە. لە بەرزاییەکانی دڵۆپە بەسەر کەوتمەوە، سەیری لۆکیشنەکەم دەکرد تا هاتم بۆ نێو گوندەکە. تووشی کەسێک بووم، وتی بەڵێ ماڵی مەلاغەریب لێرەیە، بەڵام ئەوەی چاوەڕێم نەدەکرد. بیستم وتی مەلاغەریب 3 ڕۆژە کۆچی دوایی کردووە. بەڕاستی تاسام هەستم بە تاوانێکی گەورە کرد. ئاخ لەو غەدرە گەورەیەی کە من کردم. دەبێت تا هەتایە باجەکەی بەتلانەوە و ئازاری وجدان بدەم. تخوا بمبورە تخوا غەڵەتی زۆر زۆر گەورە بکە. ئەو تا ئامانەتەکە تبینیتەوە بە گەورەی خۆت لێم خۆش بە تخوا.